حەقێکی تری ملت بەسەر کردەوە تەقریب الصالحین و ئیبعاد المفسدین، کەسانی چاکەکار لە خۆی نزیک کاتەوە، کەسانی گەندەڵ و خراپەکار و منافق لە خۆی دوور خاتەوە. پێویستە لەسەر شانی ئەوە بکات. عائشة رضي الله عنها بدفرمي في عمر إخوة عليه الصلاة والسلام فرميتي: إذا أراد الله بالأمير خيرا جعل له وزير صدق إن نسي ذكره وإن ذكر أعانه. أقل خواهي قول خيري بو سركرديك برپرسيك بوه وزيري چي چاچي بو دادنه واتا موفقي دك أو كسا وزيري چي باش بو خوي دابنه، راوشكاري چي باش بو خوي دابنه، يارمتي داري چي چاك بو خوي دابنه. ئەگەر مافێکی میلەتی لەبیر چوو دەیخاتەوە بیر، و ئەگەر لە بیریشی بوو یارمەتی دەدا جێبەجێ بکات. بەڵام وإذا أراد الله به غير ذلك جعل له وزير سوء إن نسي لم يذكره وإن ذكر لم يعنه. بەڵام کە سەرکردەیەک خوا هیچ خێری بۆ نەوێت و گرنگی پێ نەدا، چونکە لای خوای گەورە ڕێزی نییە و بەرەو جەهەنەمە، ئەوە خراپترین وەزیر و خراپترین ڕاوێژکار و یاریدەدەری دەبێت. شتێکی لەبیر بچێتەوە حەقی کەسێک مافی کەسێک نایخەنەوە بیری، وەکە لە بیریشی بێت بشێوێ بیکات یارمەتیدەری نابن، یارمەتیدەری نابن، ڕێگری دەبن، ناهێڵن کاری چاکە بکات. بۆ چونکە هەندێک کەس براکانم سەرکردەی وڵات و مەسئولی گەورە گەورەیان دەوێت بۆ خۆیان دەیانەوێن، لەگەڵ یانن بۆ ئەوەی خزمەتی ئەوان بکەن، نایەنەوێن بۆ خزمەتی میلەت، یا نایەنەوێت بۆ خزمەتی سەرکردەکە بەرەو ڕاستی بەرن، بەرەو هەڵدێر نەچێت. کەواتە گرنگە مافێکی میلەت لەسەر سەرکردەی وڵات وتمان نزیک خستنەوەی کەسانی چاکەکار و ئەمین و دوورخستنەوەی کەسانی خراپەکار و فاسد و منافق، و زۆر مشاوەرەی کەسانی حەکیم و دانا و ڕازگۆ بکات.